23 مانگی ڕابردوو دروست 40 ڕۆژ لەمەوبەر لە ناوەڕاستی ڕۆژدا لە گوڵستان و هێرۆی ئێمەیاندا وەک ساکینە وەک ئەڤین و هەڤرین و زەلال ئامادەبوانی بەڕێز خانەوادەی سەربەرزی شەهیدان ڕۆژنامەنووسان میدیاکاران هاوڕێ و هاوپیشەکانی شەهیدان گوڵستان تارا و هێرۆ بەهادین بەخێر هاتنتان دەکەین بۆ مەراسیمی چلەی شەهیدانی ڕێگای حەقیقەت سەرەتاش بفەرمونون پێکەوە خولەکێک بە بێدەنگی بە پێوە دەوەستین بۆ ڕێزگرتن لە خوێنی سەرجەم شەهیدانی ڕێگای ئازادی قڕمان دەکەن قورتان بەسەر دوای مردنیش لێ ناگەڕێین نیشتیمانمان بکەن بە ماو لێ ناگەڕێین گۆشتمان بخۆن وە قەلووداو گەر هیچ نەبێ دەبینە کوان هەردەمە و لە جێیەک دەردەین دەبینە ژان لە سەد لاوە تێتان وەردەین لە سەرەتادا لە کەسایەتی هەواڵ گوڵستان و تارا و هێرۆ بەهادین کە وڵات پارێزیان وەرچەرخاندە سەر ڕەنجێکی ڕێخستنی و ڕێژیانێکی ئەڵتەرناتیڤیان نیشانی ژن و جوواکی باشووری کوردستاندا هەموو شەهیدانی کوردستان و چاپەمەنی ئازاد بەڕێزەوە بەبیردەهێنین. چاپەمەنی ئازاد کە لە سەرەتای دامەزراندنیەوە بە تێکۆشان گەیشتۆتە ئەمڕۆ خاوەندەرکەوتنی شەهیدی پێشخستووە بۆیە نرخاندنی زۆر بۆ ئامانج و ناوەڕۆکی ئەم شەهیدکردانە کران لە کەسایەتی هەواڵ گوڵستان تارا و هێرۆ بەهادیندا چۆنێتی لە خۆگرتنمان لە چاپەمەنی ئازاد و بیرهانینەوەی ئەو هەواڵانە هەڵسەنگان کاتێک بەرامبەر ئەم تێکۆشانە گرنگا بە هەوڵی بێدەنگکردن و فشار و هەڕەشا ئامانجێکیان نەگرت ئەوە هێرشی ئاوا ترسنۆکانە و ناجوان مێرانە دەکەن ئەم هێرشانە تەنها ڕوویان لە ڕۆژنامەگەری ئازاد نییە بەڵکو تایبەتمەندی بنەڕەتی ئەم قۆناغی ئێستامانی خستۆتە ڕوو لە کاتێکدا هێرشەکان بۆ چۆڵکردنی دامەزراوەکان و شکاندنی شکۆی بەرخودان و بێدەنگکردن و بێهیواکردنی گەلن یەکێک لەو هەواڵانەمان کە ئەمەی زۆر باش وێنادەکرد گوڵستان تارا بوو ئەو لە دڵی ئێمە و دڵی هەموو ئەوانەی ئەویان دەناسی دەژی بەتەنیش ئەم نرخانەی هەواڵمان گوڵستانەوە ئێمەی ژنە نەریتی چاپەمەنی ئازاد و تێکۆشانی ئازادی و شانازی ئەم هەواڵەمان دەگرینە ئەستۆ ڕاستە لە دەستدانێکی ناوەختمان ئەزمون کرد بەڵام نزیکبوونەوەی واتادار لە گوڵستان و هێرۆ ئێمە بە تێکۆشانێکی بەرزتر دەسپێرێ دەوا لە ئەو خوای تاق و تەنیای گەورەی ئەەکەم وا حەقی ڕۆڵەسان بسێنی خوای گەورە ڕێژێمی تورکیای گۆڕ بە گۆڕی لە ناو بچێ ئەتۆغان بەخۆی ناو ئەنێ من بسڵمانم دەست ڕاکێشێ ڕۆڵەیەکی کوردی بسڵمانە کوشێ Oynayacağımız bu İro, Çılroje, Gülistan Hero, Nemmerene. Dem ki zor boy, boyma eş, boyma albateş, boy hevalemli, dem ki zor zahmet bu. Lebeli, Gülistanji, Heroji, her tem dilemedene, meciyemedene ve tekoşinamedene. Emzanın bu evdoz, yani doza hakikati, övgümeşe. تو هیز میکردی هیز و بی مشی اصلا که امروزی باوری دنه بی هیز و باوری از جاری کردن و همیان سلاح بکن هەر لە تەمەنێکی کەمی گەنجیەوە پرسیارەکانی کوردستانی کوێیە ئێمە کین سەر بە چ چاند و کولتورێکین بۆچی نکۆڵیمان لێ دەکرێ و دەیان پرسیاریتر دەبنە ئەو شاپرسیارانەی پێی بەرەو ئاسۆی لێگەڕین و تێکۆشان پێ هەڵدەگرن. سابق ڕەنگە گوڵستان تارا لە گوڵانی 1999 سەرپاکی ژیانی دەکاتە دەستپێکی وەڵامدانەوەی ئەو پرسیارانە و لە چەندین گۆڕەپانی هەمەچەشندا بێپرسانەوە بۆ حەقیقەتی کوردستان و هەبوونەکەی تێدەکۆشێت.
ساڵی 2000 ڕاگەیاندن دەکاتە چەکی بەرەمداربوونەوەی ئەو نکۆڵی و پاکتاوە مێژوویەی هەبوون و کولتوری کوردستان. لەو دەمەوە چەندین دەستگا و ناوەندی ڕاگەیاندن دەکاتە بڵندگۆی قوتاری بەرگری و پێداگری لە حەقیقەتی کوردستان. گوڵێ ئەو ناسناوەیە کە ڕۆژنامەوانان و هاوپیشەکانی لە باشووری کوردستان ئەوی پێدەناسن و وەرە و هێزی لێوەردەگرن. ناسینی چاپەمەنی ئازاد ڕابردووی پڕچەرمەسەری و خەموکرێنی ماڵبەتە تێکۆشەرەکەی لە گەرمیان و شیکاری سۆسیۆلۆژی و دەرونی و مێژوویی بۆ کوردستان لە زەهنیدا ئاوێتە دەبن. دەیان پرسیاری لەمەڵ کوردستانی داگیرکراوە و دیرۆکە خوێناویەکەی لا دروست دەکەن. ئەو هێز لەمە وەردەگرێت و دەیکاتە وزەیەکی میدیایی مەزن و لە خۆیدا دەگاتە چڵپۆپەی. یەکێک لە تایبەتمەندیەکانی هێرۆ لای هاوڕێکانی جددیەت و ڕەخنەگری بوو کە بۆ ئەمە لە هیچ کەسێک نەدەپرینگایەوە بۆ سەرڕاستکردنەوەی چەوتی و هەڵەکان تا دواستن و خاوەنداری لە حەقیقەت و کڕۆکی بابەتەکان دەکرێت. ئەستێرەکان بدرەوشێنەوە، ئەوان ژنانێک کە لە بەرامبەر بۆراندا ڕووی خۆیان کردە قەڵغان، بۆیە قیبلەگای ئێمەن. تیرۆری ڕۆژنامەوانان دەنگی حەقیقەت کەم ناکرێت. ئەوەی کە ئەمڕۆ لە ڕۆژهەڵاتی ناوین و ئاستی جیهاندا پەیڕۆ دەکرێت دەسەڵاتی داپڵۆسێنەری سەرمایەداریە کە لە ڕێگەی دەوڵەت نەتەوە بە شێوازی سیستەماتیک هەرە بە فاشیزم دەدات. دژی کۆمەڵگە شەڕێک ڕاگەیەنراوە کە ئامانجی بە کۆیلەکردنی مرۆڤە و دوور لە هەموو پرەنسیبە ئەخلاقی و بەهاگەردونیەکان شەڕێکی ماڵوێنانکەر بەڕێوە دەچێت. کوردستان و گەری کوردستان هەم وەکو نیشتیمان هەمیش وەکو کۆمەڵگا لەژێر چەپۆکی قڕکردندایە. دەوڵەتی فاشیستی تورکیا یەک سەدەیە بەبێ ڕاوەستان دژی گەلی کورد و گەلانی هەرێمەکە چاوانی شەڕ ئەنجام دەدات. زمان و ناسنامەی گەلی کوردی قەدەغە کردووە و وشە دەخاتە زیندان و هەڵپەڕکێ کە لەپچە دەکات. ڕۆژانە قەتڵ و عامی دارستان دەکات و ژینگەی کۆمەڵایەتی و سروشتی خستووەتە بەردەم مەترسی و لە ناوچوون. هەموو ئەم تاوانانە لە بەرچاوی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و ئەو دەستگایانە دەکرێت کە خۆیان بە بەرپرسی پارێزگاریکردن لە ئازادی و دیموکراسی دەزانن. ڕۆژی 23 دەی 2024 لە کاتێکدا گروپێک لە ئەندامانی دەستگای ڕاگەیاندنی چەتر بۆ تۆمارکردنی بەرنامەیەکی دیکۆمنتاری بەرەو هەورامان بەڕێکەوتون، لە نێوان سەید سادق و هەورامان بە شێوازێکی دڕندانە درانە بەر هێرشی درۆنەکانی دەوڵەتی داگیرکەری تورکیا و هەردوو هاوڕێ ڕۆژنامەوانمان گوڵستان تارە و هێرۆ بەهادین لەو پەڕی بێبەزەییەوە شەهید کەوتن. هەروەها ڕێبین بەکریش بە گرانی بریندار بوو. هێرش بۆ سەر ڕۆژنامەوانان لەلایەن دەوڵەتی داگیرکەری تورکیاوە بە ئامانجی بێدەنگکردنی کۆمەڵگە و چاوترساندنیەتی لە بەرامبەر ئەو تاوانانەی کە ئەنجامی دەدات. ڕۆژنامەوانان و ڕۆژنامەگەری وجدانی زیندوی کۆمەڵگا کە حەقیقەتەکان بەیان دەکات، کۆمەڵگا لە بەرامبەر ئەو نادادیەی کە دەسەڵات پەیڕەوی دەکات وەشیاری دەکاتەوە. لە حزوری بەشکۆی ئێوەیە هیچ ناوەترێن جگە لە نوێکردنەوەی پەیامی پێداگری لە بەرەنگاربوونەوەی تیرۆرکردنی ڕۆژنامەنووسان. تیرۆرکردنی ڕۆژنامەنووسانیشن تیرۆرکردنی حەقیقەت، تیرۆرکردنی جوانیە. سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بەرپرسیارانە دەنگی ناڕەزایی خۆی و هاوارەکانی لە ئاست ئەم ناحەقیە گەورەی بەرامبەر ڕۆژنامەنووسان بەگشتی و ڕۆژنامەنووسانیشن دەکرێت بە تایبەتی دەگەێنێتە هەموو لایەک. ئەمەوێ ئەوە بڵێم لە مۆنومنتی پارێزەرانی حەقیقەت لە ناوجەرگەی دڵی شاری سلێمانیە لە ساڵی 2024 دوو ناو کە بۆ هەمیشەیی بە نەمری لە لای ئێمە دەمێنێتەوە گوڵستان تارا و هێرۆ بەهادینە. بۆ هەمیشەیی نەمر، بۆ هەمیشەیی جوان و بۆ هەمیشەیی وەک نوێنەری پەیامنێرانی حەقیقەت ئەمێننەوە. شاد و سەربەرز و سەرکەوتوو بن هەموو لایەک، دووبارە ڕۆحی کۆچ کوردوان شاد و بە ئەمەک و بە وەفابین لە ئاست ڕێبازەکەیان.
دنیا گریستاما دنیا گری قرار ستانیا گریستاما بوگیم شو بدیش ساتی لداما مجو داخل دل طرفتينا مجو داخل دل طرفتينا شكبو إلى نور سرزمينا دايما كان من بري وباخو دايما كان من بري وباخو ملان کوچ کردن عزیزم گرگل و داخو گرگل و داخو